ئایا زانیتانە کرواتیەکان کوردن؟ ئایا دەزانن بنەچەی کرواتیەکان دەگەڕێتەوە سەر کورد و کوردستان؟ ئایا دەزانن خودی کرواتیەکان سەدان لێکۆڵینەوەیان سەبارەت بەم بابەتە ئەنجام داوە؟ ئێستا لە دەستگا ئەکادیمیەکانی کرواتیا سەدان لێکۆڵینەوە سەبارەت بە زمانی ئەم میلەتە ئەنجام دراوە. بە گوێری ئەم لێکۆڵینەوانە هەتا ئەم ساتەش زیاتر لە 100 خانەوادە لە کرواتیا ئاشناوی کوردیان هەیە و پاراستویانە. سلام هێوەڵن و وڵاتە من پچووکە لە ئەفبەر خۆشیکە. بە گوێرەی ئەم لێکۆڵینەوانە ئەم زمانە بەشێک لە زمانی پەهلەوانی ئەشکانیە کە بەدایکی زمانی کوردی دەژمێردێت. بە گوێرەی لێکۆڵینەوەی زاناکان ئەم زمانە هەتاوەکو 5 سەدەی پێش ئێستاش قسەی پێکراوە و بەکارهێنراوە، بەڵام لەگەڵ باڵادەستبوونی زمانە سلاڤیەکان بەرەبەرە بەهۆی کاریگەری دینی مەسیحیەوە زمانی سلاڤی کرواتی جێی زمانی کوردی کرواتی گرتوتەوە. لەگەڵ ئەمەش هەتا ئێستا 3000 وشەی کوردی لە زمانی کرواتی داماوە و بەکاردەهێنرێت. گەلۆ چۆن ئەم کوردانە گەیشتونەتە کرواتیا؟ لە سەردەمی ئیمپراتۆری ساسانیدا کاتێک کە مەزدەک وەکو ڕابەرێکی دینی و کۆمەڵایەتی دەرکەوت لەسەر بنەڕەتی دینی مانی و لەژێر کاریگەری بوندوس یاخود زەردەشت خۆرە کە بە زەردەشتی دووەم دەناسرێت دینی مەزدەکەکەی برەو پێدا. پاشا قوبادی ساسانی بە فەرمی ئەم دینەی پەسەند کرد. قوبادی یەکەم ماوەیەک پشتیوانی لە مەزدەک کرد، دواتر خەسرە و نەوشیروانی یەکەم باوکی لەسەر تەخت لابرد و دەستی بە قەڵاچۆکردن و کوشتاری مەزدەکەکان کرد. خودی مەزدەکیشی کەوڵ کرد و لە داریدا. لە دوای ئەم ڕووداوە مەزدەکیەکان بە کۆمەڵ بەرەولای ئیمپراتۆری بیزانسی کۆچیان کرد. لە بیزانسدا ڕێگەیان پێدرا بە کۆمەڵ لەسەر ئەم خاکەی کە ئێستا پێی دەڵێن کرواتیا بگیرسێنەوە. هەر لێرە قەڵەم ڕێوێکیان بۆ خۆیان دروست کرد، بەڵام بەڕابردنی سەردەم ئەمانە بە زۆرکران بە کریستیان و دینەکەیان قەدەغەکرا. هەتا ماوەیەکی زۆر هەر بە دزیەوە لەسەر دینی خۆیان مانەوە، بەڵام دواتر بە یەکجاری شوێنەواری ئەم دینیان نەما. ئێستا کرواتیەکان ئەم بەڵگەنامانەیان دەرخستووە و ئەو ڕاستیان بۆ دەرکەوتووە کەوا لە کوردستانەوە هاتوون. هەندێک لە زاناکان کار لەسەر بژاندنەوەی زمانی کوردی کۆنی ئەم ناوچەیە دەکەن کەوا تا ئێستا 3000 وشەی لێماوەتەوە. جگەلەوە زیاتر لە 100 خانەوادەی گەورەی هەتا ئێستاش ناوی کوردی مەزدەکەکانی خۆیان پاراستووە. شایانی باسە لە سەردەمی یوگۆسڵافیای پێشوودا چەندین لێکۆڵەرەوە کەوا ئەم ڕاستیان ئاشکرا کردبوو دەستگیرکران و بەرهەمەکانیان قەدەغەکران و لەناوبران. ئەمڕۆ کرواتیەکان لە ڕاستی ڕەچەڵەکی خۆیان تێگەیشتون و کاری لەسەر دەکەن. ڤیدیۆکانمان پەسەند بکەن، لایک بکەنەوە و سەبسکرایب بکەن بۆ ئەوەی بەردەوام بین.